لە سەردانەکەیدا بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حکومی و حیزبی فواد معسووم سەرۆکۆماری عراق لە شاری هەولێر لەگەڵ هەریەکە لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبووەوە. کۆبوونەوەکەی سەرۆکۆمار و سەرۆکی هەرێم لە شوێنی حەوانەوەی سەرۆکی هەرێم لە پیرمام دوو لە چاوی کامێرەکان و قسەنەکردن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕێوە چوو. جابۆیە دەربارەی بارودۆخی کوردستان هی عێراق ئەو مەترسیانەی ئەوڕۆ کە لەسەر کوردستان و لەسەر عێراق هەیە ئەوانەمان تاوتۆ کرد و بیر و بۆچوونەکانمان زۆر بێگ نێزیک بوو بەڵکو تەواو وەکو یەکوەها بوو و ئومێدەوارم کە ئەو جەولەی هەمە تەواوی کەم. باپیر ڕاگەاندراوێک کە سەرۆکایەتی هەرێم بڵاوی کردوێتەوە لە کۆبوونەوەکەدا بارودۆخی سیاسی و ئەمنی عراق و هەرێمی کوردستان و بارودۆخی بەرەکانی جەنگ گفتوگویان لەبارەوە کراوە. لە کۆبوونەوەکەدا هەردوو لا جەختیان کردوتەوە لە پێویستی بەردەوامبوونی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا و ئاماژەیان بەوە کردووە پابەتبوون با ڕێکەوتنەکان لە بەرژەوەندی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمدایە. ئێمە لە قسەکانماندا باسی ئەومان کرد کە پێویست دەکا هەموو لایەک واتە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عراقی زۆر بەرپرسانە مامەڵ لەگەڵ ئەم بارودۆخەدا بکەین. ئێمە لەگەڵ کۆمەڵێک تەحەدیاتی گەورەدا ڕوبەڕووین بەتایبەت ئەو شەڕی داستەپێنراوی داعش بەسەر خەڵکی عراق و بەتایبەت بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا پێویستە یەک دەست و یەک دەنگ و یەک ڕەنگ لەگەڵ وەزعەکاندا ڕوبەڕوو ببینەوە. پێش کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێم فواد معسووم لەگەڵ عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبووە و لە دوای کۆبوونەوەکەیش کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی لە نووسینگەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە هەولێر بەڕێوە چوو ڕێگە با کەناڵەکانی ڕاگەیاندن نەدرا پرسیار بکەن. ڕێکەوتنەکان نێوان بەغدا و هەرێمی کوردستان وای کرد کە سەرۆکۆماری عراق لەم دۆخەدا بگاتەوە هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبێتەوە. ئەمڕۆژ لە هاوینە هەواری پیمان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کۆبووە و بڕیاریشات بەرەو شاری دهۆک بەڕێ بکەوێ و لەوێش لەگەڵ بەرپرسانی ئەو شارەدا کۆبێتەوە. هێرش قادر NRT هاوینە هەواری پیرمان.